خۆشحاڵی کارمەندانی ئاژانسی وڵایی ئاسمانی ئەمریکان ناسایە لە کاتی فڕینی هەلیکۆپتەرەکان بۆ سەر هەساری مەریخ کە بۆ یەکەم جارە لە مێژووی مرۆڤایەتیدا توانرا ئۆکسجینی پاک لەسەر هەسارەیەکی دیکە بەرهەم بهێنرێت کە دەشێت بۆ هەناسەدانی مرۆڤ. هەنگاوە نوێەکەی ناسا لەسەر ئاستی دنیا کاردانەوەی بە دوای خۆیدا هێنا و تا ئێستاش هەندێک لە خەڵکی بەگومانن لە ڕاستی و دروستی ئەو هەنگاوانەی ناسا. جۆرە گومان و پرسیارانە کە لە لای خەڵکا دروست بە شێوەیەکیش لە دنیای ئەمڕۆ بووە چەند دیوێکی هەیە، چەند ڕاهەندێکی هەیە. یعنی مەسەلەن بۆ نمونەیەک لەوانە پەیوەندی و ناکۆکی نێوان یەکێتی سۆڤێتی جاران و ئەمریکەکانەوە بوو لە 1970 ئەو کات ئەمریکەکان هەوڵیان داهات کەوت دەستکەوتێکی زانستی بەدەست بێنن، ئەمان ئەیان گومان لەسەری دروستکەن لە ڕێگەی میدیاوەوە. ڕاهەندێکی تری ئەم ملانیە پەیوەندی وە زەهنێتی دینیوە هەیە. ئینسان هەیە نەیگەڕێکەوە بەهۆی ئەوە نەیگەڕێکەوە دوای کۆمەڵە پرسیار بچێت ناخوێنێتەوە، یان هیچ معادلەیەکی بیرکاری و زانستی لە بەدەستان نییە، هیچ ئەرگۆمنتێکی بەدەستان نییە بۆی خۆی لە کۆمەڵی حراجی و کۆمەڵی وەڵامی پرسیاری خێرازگارکە ئەو وەڵامی خێرانی هەیە یەکسەر مۆزوعەکە ڕەتەکاتەوە ناشتەکە بەو شێوە نییە. ئاژانسی وڵایی ئاسمانی ئەمریکا ڕایگەیاند ئەو ئامێرەی ڕەوانەی مەریخی کردووە قەبارەکەی هێندەی کارتۆنێکی 30 سانتیمەتر بە 30 سانتیمەترە و ناوی لێناوە مۆکسی کە لە 18 مانگی 2 گەیشتوتە سەر مەریخ. لەسەر پێشکەوتنە گەورەکانی ناسا دەنگی ئەمریکا قسەی لەگەڵ ژمارەیەک هاوڵاتیدا کرد کە بە گومان بوون بەرامبەر بە کارەکانی ناسا و پێیان وابوو لەگەڵ ئاینی ئیسلامدا یەک ناگرنەوە، بەڵام ئامادە نەبوون لە بەردەم کامێرادا قسە بکەن. پێچەوانەی ڕای ئەو هاوڵاتیانە زانایانی ئاینی پشگیری پێشکەوتنەکانی زانست دەکەن. ئاەتێک نییە یان فەرمودەیەک نییە باس لەوە بکە مەنعی مسلمان بکە لەوەی کە پێش بکەوێ و بگەڕێەوە کەشفی علم و زانست بکە، بەڵکو بەدەقی قورئانی پیرۆزە فەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفضوا لا تنفضون إلا بسلطان. ئەفەرمێ معشەری جن و ئینس و مرۆڤەکان و خەڵکی ئەگەر توانیتان و دەسڵاتان هەبوو تواناتان هەبوو بگەڕێن بە ئاسمانەکانە زانست کەشف بکەن، شوێنە نادیارەکان کەشف بکەن و بێگومان و دڵنیاش بن کە ناتوانن کەشفی بکەن و ناتوانن بیدۆزنەوە، ناتوانن بڕۆن ئیلا بە سوڵتان نەبێت. سوڵتانی زانایان تەفسیریان بەوە کردو کە سوڵتان مانای علم و زانست و زانیاریە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان دان بە پێشکەوتنەکانی زانستدا دەنێن ئاماژە بەوە دەکەن تا زانست پێش بکەوێت نهێنی زیاتر لەبارەی هەسارەکانەوە دەست مرۆڤ دەکەوێت. والله علم خزي وكو علم حتى بيجي بيشك وجه خوي جورا افرميجي علم وايلتي او نخلق بيش عرات حتى وايلتي علم خلق ميني وكان اي خوي جورا مثلا حاله تشويني والله علم بيشك دو زياتري بيشك ناکرێ خۆمان دەستمان پێ ناگەین ناخۆ خەڵکانێکی دەتوانێت بڕات بەواقع بڕاتە ئەو بنکانە ببینێکەوە بنکەی ناسا لەکوێیە ئەتوانێت بڕا ببینێت یاکو بنکەی ئەقمار سناعەکان ببینێ و خەڵک هۆشیاری نییە بووە کە ئەو شتە ئاڵێ ئەگینا لە ڕووی علم و تەکنۆلۆژیا زۆر لەوە پێشکەوتووە کە خەڵک باسێکەکە وایە یاوان نییە. ناردنی ئامێرەکە بۆ سەر هەساری مەریخ لەلایەن ئاژانسی وڵایی ئاسمانی ئەمریکان ناساوە بەشەکە لە پلانی ئەو ئاژانسە ئاسمانیە بۆ بەرهەمێنانی بڕی زۆرتری ئۆکسجین. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.